کۆمەڵی دادگەری هەمیشە هەڵوێستی هەبووە ئەوە جێگەی ڕێز و سوپاسە کە هەمیشە کوردانە بیری کردوێتەوە هەمیشە لە پشتی معانات و کارەساتەکانی میلەتەکەی خۆی بووە خۆزگا بەدەمێەوە بچوونایە خۆزگا لە دەوری ئەو پەیامە کۆبوونایەتەوە تێبگەشتایەکە لە ئێستاە زۆر پێویستە بۆ کورد یەک ڕیز بێ لە دەوری یەک کۆ بێتەوە بۆ ئەوە جێگەی دەستخۆشیەوەیە هەر چاوەڕێی ئەوەش لە کۆمەڵی دادگەری و لە لایەنە ئیسلامیەکان دەکرێت کە هەڵوێستیان هەبووە هەمیشە هیوادارم خەڵک بەدەمیانەوە بێت و حیزبە سیاسەکانی تریش بەدەمیانەوە بێن و بتوانن هەموو پێکەوە ڕۆبەڕووی ئەم مەترسیە ببنەوە کە مەترسیەکی زۆر جدیە لەسەر کورد لە ئێستاە چونکە کوردەوە دەرکەوت بۆ هەموو دنیا کە پشتی نییە تەنها خوای گەورە ئینا ببیناوەی کە کورد لایەنی کەمی دڵی پێخۆش بۆ ئەمریکا و ئەوروپا بوو بەڵام بینیمان لە شەو ڕۆژێکا چۆن پشتیان کردە کورد ئێمە ئەم قورئانەمان هەیە ئێمە کەسمان نییە چیاکان لە پشتمانە غێری خوا نەبێ و چیاکان نەبێ بیکەن بە خاتری خوایەک بگرن بیکەن بە خاتری پەڕەپەڕێم قورئانەیەک بگرن من ئەم ستەمەم بینیوە زۆر دەمێکەمەم بینیوە من زۆر دڵم پڕە ئەگەر بێت و ئەمانە یەک نەگرن تۆژەن فالەکرێ بیر و بۆچوونەکان وەلا بنرێ قسەکەی تۆیە من خەفەت لە تۆ خۆم من تەمەنێکی کەم و عەقڵێکی زۆر معاناتێکی زۆر پێمی گەیاندووە نابم بە قوتابی وڵاتێک شانازیشەکەم کە کوردم بە کوردبوونی خۆمە شانازیەکەم بە تاکی تاکە پشتیوانی کورد تاکە ڕێگای سەرکەوتنی کورد یەکبوونی سەرجەم لایەنەکانە سەرجەم گەلی کورد بە یەکەوە ینی یەکبوونی کورد سەرچاوەی هەموو سەرکەوتنەکانی کورد دەبێت نابێت پشت بەسترێت بە هیچ لایەنێک هیچ کەسێک هیچ دەستگایەکی نێودەوڵەتی تەنها یەکبوونی کورد سەرچاوەی سەرکەوتنمان باشترین پیرۆستترین داواکاریە پیرۆستترین کار کە بکرێ یەکگرتووی سەرجەم لایەنەکانە هەچ کەسێک داوای بکە دەبێت دەستخۆشی لێ بکرێ و کارێکی پیرۆز و جددیانەی سەرکەوتنی هۆکارێکە بۆ سەرکەوتنی گەلی کورد زۆر دەستیان خۆشە من دەستخۆشیان لێکم هەر کەسێک هەڵوێستی هەبێ بەرامبەر بە خاک و وڵاتی خۆمان و کوردستان من دەستخۆشی لێکم من زۆر دەستخۆشیان لێکم هەڵوێستی هەبێ هەموو کوردێتە سەر شەقامەکان هەبێ هەموو کورد بڕات بۆ ئەوروپا بۆ نوێنەرایەتی بۆ ئومەی متحیدە بۆ ئەو جێگانەی کە حکوومەت و مافی مرۆڤ و ئەمانە دەسەڵاتیان هەیە ئەبێ هەموو کورد یەک بێت ئەبێ دژی ئەمانە بوەستینەوە یەکێکە لەو پرسیارە جەوهەریە و گرنگانەی کە پێویستە هەمومان هەڵوەستەی لەسەر بکەین خاڵێکی گرنگ ئەوەیە من لێرە و لە تەلەڤیزیۆنەکەی ئێوە پەیامی من بۆ بەڕێزان کاک مەسعود کاک نێچیرەڤان کاک مەسرور کاک باڤڵ کاک قوبات کاک مامۆستا عەلی باپیر مامۆستا سەلاحەدین بەڕێز کاک دانا ئەحمەدمەجید هەموو ئەو سیاسیانەی لە هەرێمی کوردستانن لە ئێستا گرنگترین کاتە بۆ یەکگرتوویی ماڵی کورد چ کاتان لێ ئەەکەین ئێوە دەبێت لە ئێستا لە هەموو کات زیاتر یەک و یەکگرتوو بن وەرنە سەرخەت بۆ ئەوەی بتوانین هەمومان پێکەوە قەزیەی میلەتەکەمان بگەێنینە ناوەندی نێودەوڵەتی چونکە ئەوەی گرنگە ئێستا ئەبێت بە تایبەتی پارتی وێکێتی هەموو توانە دیبلۆماسی سیاسی ئیداریە ئەمیەکانیان بەکار بێنن بۆ خزمەتی ڕۆژئاوا و خەڵکی ڕۆژئاوا